لە میانەی گەشتێکیدا بۆ ئەوروپای خۆرەڵات و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە شاری تالینی پایتەختی ئەستۆنیا باراک ئۆبامای سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند خەمبارین بە کوژرانی دووەمین ڕۆژنامەنووسی بە بارمتەگیراوی ئەمریکی لەلایەن داعشەوە و دووپاتی کردەوە کە بە هەر نرخێک بێت بکوژیە و ڕۆژنامەنووسە دەدۆزینەوە. سەبارەت بە جەنگی دژ بە داعش ئۆباما ڕایگەیاند بەردەوام دەبن لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش و یارمەتیدانی هێزەکانی پێشمەرگە تا کۆتاییێنان بە هەڕەشەکانی داعش و بە دیێنانی دادپەروەری. ئۆباما ستایشی هەموو وڵاتانەشی کرد کە چەک و پێداویستی سەربازی بۆ هێزەکانی پێشمەرگە ڕەوانە دەکەن. ئۆباما بە دووریشی نەزانی شەڕی دژ بە دەوڵەتی ئیسلامی ناسراوە بە داعش درێژە بکێشێت و وتیژی کە لەگەڵ هاوپەیمانەکانمان بەردەوام دەبین بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. هاوکات ئۆباما داعشی بە هەڕەشە بۆ سەر ئاسایشی ئەمریکا و ناوچەکە و جیهانیش وەسف کرد و جارێکی تریش دووپاتی کردەوە کە وڵاتەکەی لە هەوڵی پێکهێنانی هاوپەیمانێتیەکی ئەقلیمی و نێودەوڵەتیدایە بۆ کۆتاییێنان بە داعش. ئۆباما ڕایگەیاند لەو کاتەوە کە داعش چوەتە ناو مووسڵەوە هەستمان کرد کە لە بەردەم هەڕەشەیەکی گەورەداین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشەیەش استراتیژیەکمان داڕشت و جەختیشمان لە سەر پێکهێنانی حکوومەتێکی بنکەفراوان و کارا لە عێراقدا کردەوە. هاوکات بانکی مون سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکانیش ستایشی هێزی پێشمەرگەی کوردستانی کردووە کە لە شکاندنی گەماروی سەر ناحیەی ئامرلیدا ڕۆڵی بەرچاویان گێڕاوە و ستایشی ئەو وڵاتانەشی کرد کە یارمەتی فریاگوزاری بۆ ئاوەرەکان ڕەوانە دەکەن.